دەرسڵاو لێ بێت بەیانیت باش زانیاریمان بدێ لەسەر دیدارەکە کە ئەمڕۆ کۆتاڕۆژی دیدارەکەیە چۆن بەڕێوە دەچێت و چی تێدا باس دەکرێت. سلااو لە تۆ چنوور، سلااو لە کۆژین، سلااو لە بینەرانی گەلی کوردستان. سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی کوردستان و بە تایبەت شەیدانی هەڵەبجە دادەنوێنم. دیارە بە حکمیەوەی کە دیدارەکە تەنزیمێتێکی تایبەت بەخۆیە و سعات 9 دەرگای زانکۆی ئەمریکی دەکرێتەوە. ئێمە نەمانتوانین لە نێو دیدارەکە ئامادە بین، بۆیە لە دوای سعاتەوە دەتوانین زانیاریەکان بگەێنین لە نێو دیدارەکەدا. بۆ ئێمە لە نێو دیدارەکە نین ئێستا لە دەرەوەی. ئەمە ئاماژە بۆ بکەم کە دیداری سلێمانی یەکێکە لە دیدارە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوەی کە هەبوو ئێمە زیاتر لە 4 بۆ 5 بەرنامی تایبەتمان ئامادەگر وەکو گەلی کوردستانەوە کەسانی کە تایبەت بوو پسپۆڕن لە بوارەکاندا گفتوگۆمان لەگەڵکردن، بە تایبەت بواری سیاسی، ئابووری، ژینگەی، تەندروستی و مەلەفی نەوت. ئەم پرسانە دوێنێ قسە و باسی لەسەر کرا. چنوور ئێمە لە نێو دیدارەکە دوێنێ ئەوەی کە بۆمان دەرکەوت ئەوەیە کە ئەم دیدارە کەسانی یەکەمی عێراق و هەرێمی کوردستانی تێدا، یعنی بۆ نمونە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کە خۆی بڕیاردەرە، سەرۆکی هەرێمی کوردستان لەوێ بوو، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان، ژمارەیەکی بەرچاو لە یعنی لێپسراوان وەزیرەکانی عێراق، بە تایبەت وەزیری بەرگری عێراق. ئەمانە هەموو ئەو کەسانە کەسانی بڕیاردەرن. واتە ئەو گفتوگۆیانەی کە دوێنێ لە سعات 9 بەیانی تا 6 ئێوارە گفتوگۆی لەبارەوە کرا، سەرجەمیان یعنی جێی متمانن کە پێویستە ئەمڕۆ کە لەسەر هەموو ئەو گفتوگویانەی دوێنێ قسەکرا ڕێگا چارەسەرەکان، گرفتەکان، بە تایبەت لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا. ئەلو جۆتان لە منە چنوور؟ بەڵێ سەردەشتگوێمان لێتە بەردەوام بەڵێ چنوور ئەمە ئاماژە بۆ بکەم کە هەموو ئەو گفتوگویانەی کە قسە و باسی لەسەر کرا، هەموو ئەو گفتوگویانەی کە باس لە گرفتی 20 ساڵ لە دوای پرۆسەی ئازادی عێراق چی ناکۆکیەکە بووە، چی گرفتێکە بووە، پێویست بوو ئەم 20 ساڵە چی بکرێ، ئەوەی نەکراوە لە دیداری حوتەمی سلێمانیدا باس و خواسی لەسەر کرا. بۆیە دیدارەکە بە دیدارێکی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان ناو دەبرێت. لەگەڵ ئەوەشدا محەممەد شیع سوودانی لەوتەکەیدا چەند خاڵێکی خستە ڕوو کە یەکێک لە خاڵەکان گرنگەکەی ئەوە بووە کە پێش ئەو پلاسخارد نێردراوی نەتەوە یەکگرتوەکان باسی لەوە کرد کە عێراق دەرفەتی لەبەردەستایە بۆی کە ئەو گرفتانی کایە چارەسەر بکرێ. باشە خاڵی دووەمیشان کە پلاسخارد باسی لێوە کرد و دواتر سەرۆکوەزیرانی عێراق تشکی خستە سەری ئەوەیە کە ئەو گرفتەی هەیە، ئەو بوارە ناهەموارەی کە لە ناوچەکەدا هەیە وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، عێراق پشتێکی شێری بەرکەوتووە. بۆیە گرفتی ژینگەی کە نەمانی ئاو نەمانی ئەمانەی کێشەیە. چونور سعات 9 دەست پێ دەکاتەوە بۆەوەی کە ئەو گفتوگۆیانەی کە دوێنێ قسە و باسی لەسەر کرا ئەمڕۆ ڕێگا چارەسەرەکەی بدۆزرێتەوە. ئێمە وەکو گەلی کوردستان زانیاریەکان بە ئێوە و بینەران دەگەێنین. بەڵێ زۆر سپاس سەردەشت بۆ